بەناوی خوای بەخشندەی میهرەبان مەولەوی تاوگۆزی دەفەرمێ هەورەکەی ڕەحمەت ڕووی سەمای کەرەم سەلات و سەلام کەیکەم ئیستەکەم بێرێ و بڕێژێ و بداوە هەمدا وەسەر مەزرعەی ڕوحی خاتەمدا سەرواسکا سەرا و هەر شەتاودا وەسەر سەوزەی پاک ئال و ئەسحاودا. سپاس و ستایشێکی نەبڕاوە بۆ خوای گەورە لەسەر تەواوی بەخش و نیعمەتەکانی و بەخشی ئەوەی کە بە ئومەتی پێغەمبەری خوا و بە باشترینی ئومەتەکانی ئەژمار کردوین و حسابی بۆ کردوین. درود و سڵاوات و میهرەبانی خوا ئەخوازین بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم و بۆ سەر خانەوادە و یار و یاوەران و شوێنکەوتوانی تا ڕۆژی قیامەت. خوای گەورە لەم دنیا جەنجاڵ و بێ ئامانج و بێ بەرنامەیەدا شەرەفی شوێنکەوتوێتی پێغەمبەری خوامان صلی الله علیه وسلم بەنسیب بکات. ئازیزان و خۆشەویستان، سڵاو و حرمەتێکی زۆرم بۆ ئەوەی ئازیز و خۆشەویست دەیە تاعات و عیبادەتی هەموو لایەکتان قبوڵ و وەرگیراوە بێ. خوای گەورە شفای بە خێری نەخۆشەکانمان بدات و کێشە و مەشاکیلی کۆمەڵگەکەمان لە کۆڵ بکاتەوە. پێویستی کۆمەڵگە و مرۆڤایەتی و خێزان و تاکەکان بە پەیام و بەرنامەی پێغەمبەران بەگشتی و بەرنامە و پەیامی پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم بە تایبەت چییە و تا چەند ئەمڕۆ کۆمەڵگەی مرۆڤایەتی لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و ئەتەکێت و ڕەوشت و ئەخلاقەوە پێویستی بە گەڕانەوەیە بۆ کرۆک و بنەما و ئاڕاستە پێغەمبەریەکان کە خوای گەورە یەک لە دوای یەک پێغەمبەرانی هەناردووە تا کۆتا پێغەمبەری خاتەم صلی الله علیه وسلم. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز جەنابی مامۆستا مەلا مەسعود جاف زانای ئاینی پێکەوە باز لە پێویستی پەیامی پێغەمبەران و زەرورەتی پەیامی پێغەمبەران بۆ کۆمەڵگەکەین. مامۆستایان سوپاسی بەڕێز دەکەم کە میوانی ئەم جارەی بەرنامەکەم بوویت. زۆر سوپاس بۆ جەنابتان. جەنابی مامۆستا با سەرەتا لەوە بپرسم، ئامانج و حیکمەتی ناردنی پێغەمبەران بێگومان دەزانین کە پێغەمبەران لووتکەی خۆشەویستی و ڕێز و ئەوە بوون لای خوای گەورە، ینی خوای گەورە پێغەمبەرانی خۆی لە هەموو خەڵکی تر خۆشتر بیستووە، بەڵام لە پێناو ڕزگاری هەموو مرۆڤایەتیشا یەک لە دوایەک ئەم پێغەمبەرانی خۆی خستۆتە نێو مەشەقەت و ئازار و ناڕەحەتی و شەهیدبوون و چەرمەسەریەوە. کەواتە بێ لە پشت ئەم ئامانجە پیرۆزەوە حیکمەت و فەلسەفەیەکی ڕوون هەبێ کە ئایا مرۆڤەکان بۆچی خوای گەورە خۆشەویستانی خۆی بۆیان ئەخاتە عەزیەتەوە، ئەم حیکمەت و فەلسەفەیە لە چیدایە؟ بەناوی خوای گەورە میهرەبان، زۆر سوپاس بۆ جەنابتان و بۆ کەناڵی پەیام. دیارە پەیامی هەموو پێغەمبەران ئیسلاحی مجتەماع بووە، لە ڕووی فیکریەوە و لە ڕووی ئەخلاقیەوە و لە ڕووی پەروەردەیی و کۆمەڵایەتیەوە. هەموو پێغەمبەران کە خوای پەروەردگار ناردوونی بۆ ئەوەی کە مجتەمەع و کۆمەڵگاکەیان بۆ ئەوەی ئەو خەڵکەیە لەو سەردەما ڕووبکەنە خوا، بۆ ئەوەی لە هەموو ئەو سیفاتە ڕەزیلانەی کە کۆمەڵگاکانی داڕزاند بوو، بۆ ئەوەی هەموو ئەو ڕەوشت و ئاکارانەی کە کۆمەڵگاکانی لەبەر یەک هەڵۆشاند بوو کۆیان بکاتەوە وازیان پێبهێنن لەو سیفات و ڕەوشتە ڕەزیل و ناپەسەندانە. هەموو پێغەمبەران مەبەستیان بووە و کاریان بۆ ئەوە کردووە کە ئەو خەڵکەیە ئەو ئومەتانەی کە خوا ئەوانیان ناردووە بۆ سەریان ئیسلاحیان بکەن لەم ڕوانەوە. بۆیە پەیامی هەمویان خۆشەویستی بووە بۆ ئینسانەکان، لە مقابلە کۆمەڵە خەڵکانێک هەبووە حەزیان بەم بانگەوازە خوایە نەکردووە، چاویان بە پێغەمبەرانە هەڵناهاتووە. هەموو پەیامی پێغەمبەران تا پێغەمبەری ئێمەش عەلا نەبینا و عەلەیهیم السەڵات وەسەلام ئەم خۆشەویستی و ڕێزە بووە تا کۆتا پێغەمبەر کە پێغەمبەری ئێمەیە عەلەیهی سەڵات وەسەلام هاتووە بۆ ئەوەی حتا ژیانی خۆی، خۆشی خۆی، ئیسراحەتی خۆی هەڵبگرێت لە پێناو بەختەوەری ئینسانەکانە، لە پێناو کۆتایی هاتن بە ئەو ژیانە تەنگ و تاریک و ناڕەحەتیەی کە خەڵکی تیاژیە. دیارە پێشەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خوای پەروەردگار بینێرێ ژیانی خەڵک لەو سەردەما لە تاریکیە بوو، لە خۆخۆریە بوو، لە چاڵ هەڵکەندنا بوو بۆ یەکتری، لە میحنەت و ئازارە بوو، لە بێوەفاییە بوو، لە قیمەی نەهامەتی و زەلیلیە بوون بەرامبەر بە یەکتری.
ژیانیان ناخۆش و تاڵ بوو ژیانی سەرمایەداری بە زمانی ئەمڕۆ ژیانی سەرمایەداری لەو ڕۆژانەشە سەرمایەدارەکانیان دەوڵەمەندەکانیان خاوەن پێگە و پلەکانیان هەژار و نەدارەکانیان دەچەوساندەوە لە ڕووی ئابوووریەوە دەیان چەوساندنەوە لە ڕووی فکریەوە دەیان چەوساندنەوە پێیان وابوو کە ئەمان گەورن کە ئەمان پلەیان لەوان بەرزترە بە کۆیلەیانەکردن ژیانیان داگیرەکردن ژیانیان لێتاڵەکردن حتا گەشتە ئەوەی کە بە ئەنواع شێوە و بە بەرنامە ڕێزیش ڕوبەڕووی هەژار و نەدار و خاوەن پێگە کەمەکان دەبوونەوە تا خوای پەروەردگار ئەم پیاغەمبەرەی ئێمەی نار عەلەیهی سەڵات وەسەلام کە ئیسلاحی کۆمەڵگەی کرد کە بانگەوازی خەڵکی کرد بۆ ئەوەی کە لە پەرستنی ئینسانەکان واز بێنن پەرستنی خوا دێتەکایەوە لە پەرستنی خوا هەموو ئینسانەکان وەکو یەکوان لە بێوەفایی واز بێنن بەرەو وەفا لە بەدڕەوشتی و چاڵ هەڵکەندن و هەموو ئەو صیفاتە ڕەزیلانەی کە پێشووتر تایە بۆن واز بێنن وەرنە ناو ئەو ئەخلاق و صیفاتە بەرزانەی کە پیامبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هێنایی بۆ کۆمەلگا لە هەڵهاتنی خۆری پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام لە هەڵهاتنی خۆری ئیسلامەوە ڕۆژێکی تر ژیانێکی تر ئاسوودەییەکی تر ڕووی لە خەڵک کرد بۆیە لەو کاتەوە کە پێغەمبەران لە پێشووتر و لە کۆتاشیانە پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وەسەلام خوای پەروەردگار کە ئەینێرێ خۆری ئاسوودەیی و بەختەوەری هەڵدێ ئەو کەسانەی کە ژیانیان لە تاڵی و چەرمەسەری و ناڕەحەتیە بوو ژیانیان هەنجن بوو بەدەست سەرمایەدار و بەدەست گەورەکانیانەوە و بەدەست ئەوانەوە کە زیاتر پلە و پایەیان گەورەتر بوو ئەمان کەوتنە ئیسراحەتەوە لە ڕووی فکریەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی فکریەوە ئاسوودە بوون کە ئیتر تاقە کەسێک کە شیاوی پەرستنە خوایە بەڵێ لە ڕووی جەسەدیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵێ بابەتەوە ژیانیان کەوتە ناڕەحەتی تووشی ئازارە بوون بەوازهێنانیان لە پاشاکانیان بەوازهێنانیان لە گەورەکانیان بەوازهێنانیان لەو هەموو بێوەفای و بێڕێزەی کە گەورەکان پیانەکردن کەوتنە دوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ژیانیان گۆڕا بەرەو ئاسوودەییەکی دەرونی گۆڕا بەرەو ئاسوودەییەکی ناخ و پەروەردەییەکی ئەخلاقی ئێستا زانیان کە ئەم ئیسلامە و ئەم پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چەندە ڕەحمەتە وەکو قورئانە فەرمێ وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەکو چۆن خوا کردی بە ڕەحمەت مسلمانان و زۆرێک لەو سەحابانەی کە مسلمان بوون بەر ئەو ڕەحمەتە کەوتن حتا ڕەحمەت بوو بۆ بێباوەڕەکانیش لەوەی کە بانگی ئەکردن وەرنە سەر سفرەی برایەتی وەرنە سەر سفرەی خۆشگوزەرانی وەرنە سەر سفرەی بەختەوەری ئێوە لە یەکسانی ئینسانەکانە لە برایەتیە لە هاوتایەتیتان لە ئینسان بوونە نەک فەرزکردنی ڕاتان بەسەر کەسی ترا لەما ئیسراحەت ئەکەن بۆیە ئەگەر تەفسیرێکی جوان بۆ ئەم ئاەتە پیرۆزە بکەین کە قورئانە فەرمێ وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین بە فەرمودەیەکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕاوەیکەینەوە کە پێغەمبەری خوا فەرمێ ئینەما بوعیثت لئوتەممە مەکاریم الئەخلاق خوای پەروەردگار بۆچی منی ناردووە بۆ ئەوەی کە ئەخلاق و ڕەوشتە پەسەند و گەورەکان تەواو بکەم واتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام قمەی ئەخلاق و ڕەوشتی هەبوو وإنك لعلى خلق عظيم کە پرسیار لە حەزەتی عایشە دەکرێ ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن بوو حەزەتی عایشە فەرمێ کان خلقه القورآن ئەخلاقی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەقە و دەقوەک و قورئان بوو بۆیە ئەم پێغەمبەرەی ئێمە عەلەیهی سەڵات وەسەلام خەمی بەردەوامی ئەوە بوو کە ئینسانەکان لەناو ئەم میهرەبانی و ڕەحمەت و سۆزە خوایەی کە لە قورئانەوە بۆی هاتووە لە ڕێگەی جیبریلی ئەمینەوە ئینسانەکان لێی نزیک بنەوە و لەم ڕەحمەت و میهرەبانیە بەشیان هەبێ لەگەڵ ئەوەشا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە بانگیان ئەکا ماوەی 13 ساڵی ڕەبەق لە مەکە تەحەمولی ئازاری جەسەدی و بەدەنی و ئابووری و سیاسی و ئاینی و چی و ئەمانە ئەگرێت لە پێناو ئەوەی کە بەرنامەکەی بگە بە چەند نەفەرێکی کە هێشتا هەوڵی مقابلی نەدا بە سیلاح بە شمشێر ڕوبەڕوویان بێتەوە
حتا لە تائیف کە ئەگەڕێتەوە مەلایکەتی شاخەکان لێ ئەفەرمانم پێ بکە بە هەردوو شاخ کە لە یەکدەمە فەرمێن نەخێ من ئومێدمەیە لە داهاتوە لە پشتی ئەمان کەسێک بێتە دەرەوە بێتە موسڵمان کەواتە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە لووتکەی عەزیەت و ئازاریشە هێشتا ئومێدی هیدایەتدان و ڕزگارکردنی خەڵکەکانی تری هەبووە. بێگومان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دوعای ئەکرد بۆ تائیف کە جەنابەت باست کرد لەگەڵ ئەو ناڕەحەتیانەی کە ئیهێنە ڕێگەی بەردبارانی ئەکەن گیانی مبارەکی بە ئازار و بە خوێن تێکەڵ ئەکەن دوعایان بۆکە کە خوا هیدایەتیان بە. بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ ئەو هەموو ئازارش چەشتی 13 ساڵ کە تەمەنێکە تەحمولی ئەم ئازارە بەدەنی و ڕۆحی و جەسەدی و ئابووری و چیانە ئەکا بەبێ ئەوەی کە هەڵگرێتە شمشێر یا بە یەکێ لە سەحابەکان بڵێ ڕوبەڕوویان بنەوە اختیاری جێگەیەکی کە ئەکا بۆ ئەوی پەیامە خوایەکە لە جێگەیەکی کە مەدینەی پیرۆزە بگەێنێ تحملی ئەو هەموو ناڕەحەتیانەی کرد لە کولا فەلسەفەی ناردنی پێغەمبەران و پەیامی هەموو پێغەمبەران لەگەڵ پێغەمبەری ئێمەش عەلەیهی سەڵات وسەلام نەسیحەت بووە ئامۆژگاری بووە ناسینی خوا بووە ئیسلاحی مجتەمع بووە هێنانی ئینسانەکان بووە بۆ ئەوەی کە بێن لەسەر ئەو سفرە جوان و پاکە کە سفرەی خوایە کە عەبدایەتی و بەندایەتیە کە وەفا و ڕێز و ئەخلاقە کە هەستکردنە بە مەسئولیەت کە ناسینی خودە خۆت بناسی چواردەورە دەناسی خۆت بناسی ئەو کاتە ناتوانی زوڵم بکەی خۆت بناسی ئەو کاتە ناتوانی ستەم بکەی خۆت ناسیەوە کە تۆ عەبدێکی زەلیلی قاپی خوای چۆن لە نەبوونەوە هاتوویتە بوون ئاواش دەگەڕێیتەوە بۆ نەبوون و جارێکی کەش زیندوو دەبیتەوە و محاسبە دەکرێی ئەمە پەیامی پێغەمبەران. جناب مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە وێنای خۆی و ئومەتەکەیەکە فەرمێ من وەکو دڵسۆزێک وام لە بیابانێکە ئاگرێک کرابێتەوە ئێوە هاوشەوەی پەروانەیەک دێنەتانەوێ خۆتان بەم گڕی ئاگرا بدەن و بسووتێن بەڵام من هێندە دڵسۆستانم بەری ئاگرەکە گرم هەوڵە دەم نەچنە نێو ئاگرەکەەوە بەڵام هەموو پێغەمبەران ئەمە ئەرک و وەزیفەیان بووە زۆر دڵسۆزی خەڵک بوون بۆچی لەگەڵەوەشە خەڵک بێمنەت بووە لە پەیامی پێغەمبەران تا ئێستاشی لەگەڵا بێ و لە ڕابردووشە پێغەمبەران بەم شار دوولەت کراون پێغەمبەران دەربەدەر کراون پێغەمبەران خراونەتە نێو ئاگرەوە پێغەمبەران دەربەدەر کراون یعنی تانەوتە شەرێک لە پێغەمبەران نراوە کە بەڕاستی مرۆڤ شەرمەکە ئێستا باسی بکە بۆچی لەگەڵ ئەوەشا کە چەندێ دڵسۆز و چاکەکار بوون لەگەڵ خەڵکە بەڵام خەڵک بێمنەت و ناموبالات بۆ بەرامبەر بە پێغەمبەران و بە بەرامبەر بە پەیامەکانیشیان بەداخەوە لەو سەردەمەوە تا ئێستش بێمنەتی بەرامبەر بە پەیامی پێغەمبەران بێمنەتی بەرامبەر بە دڵسۆزی پێغەمبەران بێمنەتی بەرامبەر بە خەمخۆری پێغەمبەران جۆرێکە لە زوڵمکردن لە نەفسی خۆ ڕاستە جۆرێکە لە ستەمکردن لە نەفسی خۆت ئەگینا ئەگە سەیری پەیامی هەموو پێغەمبەران بکەین بە پێغەمبەری ئێمەشەوە عەلەیهی سەڵات وسەلام و کوتمان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فێری هەموو هەنگاوەکانی ژیانمانەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فێری مامەڵەکردنمانەکە لەگەڵ ماڵەکانمانە فێری مامەڵەکردنمانەکە لەگەڵ دراوسێمانە فێری مامەڵەکردنمانەکە لەگەڵ باوکو دایکمانە فێری مامەڵەکردنمانەکە لە معاملە و کار و کاسبیمانە فێری مامەڵەکردنمانەکە لە هەموو هەڵس و کەوتەکانی ژیانمانە فێری مامەڵەکردنمانەکە لە بەختەوەریمانە لە خەمخۆریمانە چۆن لە دنیا بیگوزەرێنین تا ڕوومان سوور بێ لە حوزوری خوا هەست نەکردن بەم خەمخۆری پێغەمبەرانە کە خەمخۆری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوە بووە کە ئەفەرمیێ حتا دراوسێ لەگەڵ دراوسیا بێ باش بێ ئەمڕۆ گوێنەدانی دراوسێ بە دراوسێ ئەمڕۆ ڕێزنەگرتنی دراوسێ لە دراوسێ و لە یەکتری ئەمە جۆرێکە لە قیممەی بێوەفایی بەداخەوە بەرامبەر بە پێغەمبەرەکەمان و بەرامبەر بە خۆشمان لە سەردەم و ساڵانی پێشووی ئێمە لە سەردەمی باوباپیرانمانە نەک دراوسێ ماڵ دراوسێ دێکانیش بەیەکەوە حرمەت و ڕێزیان هەبوو بۆ یەکتری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێ سێجار لەسەر یەک ئەفەرمیێ والله لا يؤمن والله لا يؤمن والله لا يؤمن عەرزیەکەن ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوە کێیە کە تۆ شاهیدی ئەدەی کە تۆ سوێن ئەخۆی ئیمانی تەواو نابێ و ئیمانی دانامەزرێ بە تەواوەتی فەرمی ئەو کەسەی کە دراوسەکەی لە شەڕی ئەمین نەبێ ئەمە پێمان ئەڵێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پەیوەندی کۆمەڵایەتی و دراوسێتیمان بەیەکەوە ئەبەستێ دەی خەم نەخواردنی دراوسێ بەرامبەر بە یەکتری بێوەفایمانە بەرامبەر بە پێغەمبەرمان و بێوەفایشمانە بەرامبەر بە یەکتریمان
وەکوتم لە ساڵانی پێشووە لە سەردەمی باوباپیری ئێمە ئەگەر لە گوندێکی سەد ماڵیە تەعزیەکی تیا بوایە پرسەیەکی تیا بوایە تەواوی ئەو گوندە ئەگەر کەسوکاری ئەو ماڵەش نەبوونایە تەواوی ئەو گوندە تەعزیان بوو تەواوی ئەو گوندە لە خۆشی و لە پێکەنین و حتا پەردەیەکیان دادا بەسەر رادیۆ و تەلەڤیزیۆن و ئەگەر ماڵی رادیۆیەکیش تیا وایە پەردەیەکیان بەسەرا دادایان و رادیۆ نابێ بکرێتەوە چونکە فڵانە ماڵی دراوسێمان تەعزیەیان هەیە وەک دەڵێ حتا خوشکان و دایکانی بەڕێز جلی ئاڵ و باڵا و جلی سووریان لەبەر ناکرد کە دەچوون بۆ سەرکانی کونەیە ئاو قاپی ئاو منجەڵی ئاویانە هێنا یانۆ عیبە فڵانە ماڵ تەعزیەیان هەیە چۆن ئەبێ ئێمە جلی سوور و ئاڵ و ئاڵا لەبەرکەین ئەمە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانمان ئەمە خزمەتی و کەسایەتیمان ئەمە خەمخۆریمان بۆ یەکتری ئەبەستێتەوە بۆ یەکەوە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فێرمانەکات چۆن مامەڵە لەگەڵ مناڵەکانمان بکەین بۆ خۆی مامەڵەی لەگەڵ حەسەن و حوسێنا چۆن بوو مامەڵەی لەگەڵ ئیبن عەباسا چۆن بوو لەگەڵ خۆیان سواری هۆشتیرەکەی کرد و ئەی برد بۆ سەفەر و سەفەری لەگەڵا کرد ئەمە جۆرێکە لەوەی کە ئێمە ئەگەر بمانەوێ ئەمڕۆ سەرکەوتوو بین لە دەردەسەریەکانی ڕۆژگار بە دەربین دەبێت لە ژیانی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام ژیان هەڵگرین هاوسەریمان چۆن بێوەکوتم لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە پێغەمبەری خوا فەرموێ باش بن لەگەڵ هاوسەرەکانتانە خەیڕوکم لئەهلیه وأنا خەیڕوکم لئەهلی باشترینتان ئەوەیە کە بۆ ماڵ و مناڵ و خێزانی خۆی باش بێ چونکە من باشترینتانم لە جیهەتی باشیەوە بۆ ماڵ و مناڵەکەم بۆیە مامەڵەمان لەگەڵ مناڵەکانمانە ئەبێ وەکو پێغەمبەر بێ مامەڵەمان لەگەڵ دراوسەکانمانە دەبێ وەکو پێغەمبەر بێ مامەڵەمان لەگەڵ مناڵەکانمانە دەبێ وەکو پێغەمبەر بێ مامەڵەمان لە معاملە و کار و کاسبی ڕۆژانەمانە دەبێ ئاوا بێ ئەو سابێ دەردەبین کێشە و گیر و گرفت و قەیرانەکانی ئەمڕۆمان ئێمە هۆکاری ئەوەیە کە وەک بەڕێزت ئیشارەت پێ کرد ئێمە بێوەفاین بەرامبەر بە پێغەمبەرەکەمان لەگەڵ ڕێزمە موجتەمەعی ئیسلامیش نەمانتوانیوە کۆمەڵگای ئیسلامی شوێن پێیەکی پاک و جوانی باشی پێغەمبەری خوا هەڵبگرین بۆیە بەدەست کۆمەڵی قەیرانەوە ئەتلێنەوە قەیرانەکانی ئەمڕۆمان دەردەسەریەکانی ئەمڕۆمان هۆکاری شوێن نەکەوتنی پێغەمبەرە وەک سەحابەکان هۆکاری شوێن نەکەوتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەک گەورە پیاوانی ئێمە محەبەتیان بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە شێوەیەک بووە کە ئینسان لە باسکردنیشی لەزەتی تایبەتی ئەبە بە تایبەت لە موجتەمەع و کۆمەڵگای کوردی ئێمە سەیری مەولەوی شاعیر کە جەنابەت شیعرەکەت لە دەست پێکەکە خوێندەوە سەیری مەحوی کە چۆن مەدحی پێغەمبەرەکە سەیری بێخود کە چۆن مامەڵە لەگەڵ پێغەمبەرەکە سەیری نالی بکە سەیری وەفایی بکە سەیری ئەم هەموو شاعیر و کەڵە زانا و کەڵە پیاوە گەورە بکە لە موجتەمەع و کۆمەڵگای ئێمە ئەمانە زانیانە بە وەفا بن بەرامبەر بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مامۆستا مەلا عوسمانی گەورەی خۆمان دەرەجەی عالی بێ ئەخوا دەڵێن جارێ لە سەفەری حەجا دەچێ بۆ حەج یەکێک لە پیاوە دەوڵەمەند و سەرمایەدارەکانی تایف پێی ئەڵێ مامۆستا لە دوای مەناسیکی حەج پێم خۆشە دەعوەتی من بی لە باخ و شوێنێکی تایبەتی خۆمان هەیە لە تایف لەوێ لە خزمەتتا بووم و خزمەتێک بکەم مامۆستا چۆن جوابێ داتەوە تەماشا ئەم مەحەبەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مامۆستا مەلا عوسمانە فەرموێ ببوورە وەڵڵاهی لەو کاتەوەی کە ئەزیەتی پێغەمبەرتاندا و لەو کاتەوەی کە لەو باخانە نەتانهێش پێغەمبەر ئیسراحەتێ بکاو لەو کاتەی کە ئازارتان کرد بە دڵی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پەیمانم داوە بەخوا لە باخەکانی ئێوە ئیسراحەت نەکەم و نێمە ناو ماڵدا ئەمە جۆرێکە لە مەحەبەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پیرەژنێکی هەورامی خۆمان مامۆسایەکی بەڕێزی خۆمان مامۆستا مەلا عەبدوڵای خوڕماڵی بۆی گێڕامەوتی لە سەفەری عەمرا بووین بە یەکەوە پیرەژنێکی هەورامیم لەگەڵا بوو کە چوین سەردانی شوهەدای ئوحودمان کرد سەیری کێوی ئوحودیشمان کرد کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموێ جەبەل ئوحود یحبنا فنحبه سبحان الله ئەوەی موسڵمان بێ لێرەوە لە ڕەسمیشە ڕەسمی کێوی ئوحود ئەبینێ دڵی پڕ ئەبێ کە کێوی ئوحود ئەبینی خۆ کێوی ئوحود لە جوانی و شۆخ و شەنگی و لە دارستانی و گژ و گیا و داری جوانەکانی وەکو کوردستانی ئێمە خۆ شاخەکانی ئێمە جوان نییە لە ڕووی سروشتەوە شاخێکی ڕەش و تەق و بەردێک و وشکەڵانەیەکە
مامۆستا مەلا عەبدوڵڵا فەرمووی ببوورە ئەگەر بە هەڵە نەیخوێنمەوە بەو شێوەی کە مامۆستا وتی ئەم پیرەژنە بە زمانێکی هەورامی خۆمان ئەوا ڕووی کردە شاخی ئوحود و قسە لەگەڵ پیاغەمبەرەکە عەلەیهی سەڵات وسەلام لە ناخێوە وتی سەڵەقەو بوو چ نامای پەی دەرە و بیارێ بنە و وەزێوەنە ئیسراحەتکەری چی دلی تەوەنانە چیشکەری ئەگەر هەڵە نەبم ماناکەی یعنی ئەی بەساقە بم ئەی بە قوربانە بم ئەوە بۆ نەهاتی بۆ بیارە لە بن دار گوێزێکا ئیسراحەتکەی لە ناو ئەم تل و بەردە ڕەشە بێڕۆحا چی تەکرد بەم شاخەوە وشک و بێ ئاو وشک و بێ ئاو بۆ نەهاتی لە بن دار گوێزێکا لەو شاخانەی بیارەوە هەورامانە خزمەتمان کردی تایە و دەستمان ماچ کردی تایە ئەها لەم ناوە چەنە ئازاریشاندای ئەمە جۆرێکە لە مەحەبەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەمە جۆرێکە لە وەفای ئەم خەڵکانەی ئێمە و وەفایان بەرامبەر بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە چۆن مامەڵە لەگەڵ پێغەمبەرە ئەکەن مامەڵە لەگەڵ شاری پێغەمبەرە ئەکەن عەلەیهی سەڵات وسەلام حتا ڕابکە مبالغە نەبێ و ئیفرات و تەفریط نەبێ لە مەدەحکردنی گەلی خۆمان و خەڵکی خۆمان کە خەڵکی کوردەواری ئێمە ئەچینە مەدینە جوڵە و حرەکە و هاتوچۆی کوردەکانی ئێمە خەڵکی مسلمانی ئەم وڵاتەی ئێمە لەگەڵ وڵاتانی ترا جیاوازترە لە مەدینە یعنی ئیمامی مالیک ئاسا کە ئەڵێ چۆن مەدینە پێڵاوەکانی داکەنەوی چۆن بە پێڵاوە بەسەر خاکێکا بڕۆم کە پێغەمبەری بەسەر ئاڕۆشت یعنی خەڵکی ئێمە بینی بە ئەدەبەوە دەنگ بەرز ناکاتەوە بە حورمەتەوە بە هێمنی پێێنێ بە ئەرزا دەمی هەر بە سەڵاواتەوەیە توخوا من حاجیم لەگەڵا بۆی توخوا مامۆسا کامە ماڵی پێغەمبەرە توخوا مامۆسا کام شاخەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تیا بریندار کرا با بچین زیارەتی بکەین با بچین سەیری بکەین با بچین چاومان پێ بکەیەوە بەڵکو خوا لە خزمەتی پێغەمبەرە حەشرمان کە ئەنی خەڵک خواخوایەتی یەک سەعات زوو زیاتر لە شاری پێغەمبەر صلی الله علیه و سلم مێنێتەوە لە پرسیارەکەی جەنابتەوە ئەڵێم بێوەفاییە بەرامبەر بە پێغەمبەر و بەرامبەر بە شەریعەتی ئیسلام و بەرامبەر بە ئاینی پیرۆزی ئیسلام ئەگەر پێمان وابێ وەڵا ئیسلام و شەریعەتی ئیسلام ئاوی دڵی ئێمە نادا وەڵا ئەگەر پێمان وابێ ئیسلام تیماری دەردەکانی ئێمە ناکا نابەخوا ئەو لە ئیسلام دوور کەوتینەتەوە بۆ کێشەکانمان زۆرە من دەڵێم هەموو ئەوانەشی کە فکرەی ئیلحادی و ملحیدیان لە ناخایە با سەیرێکی تەماشای پرۆفیسۆر و دکتۆر و کەسە ئەکادیمی و گەورەکانی وڵاتانی دەرەوەی ئەوروپا بکەن کە دەگەنە قیمەی عیلم و زانست کە تێئەفکرن لە ئاەتەکانی قورئان کە بە فەرمودەکانی پێغەمبەر ئەچنەوە عەلەیهی سەڵات وسەلام ئەوسا لەزەتی ئیمانە چێتە دڵیانەوە ئیمانە هێنن دەڵێ گەورە سەرمایەدارێکی ئەمریکی لە تەلەڤزیۆنە سەیری کەناڵی مەکەی پیرۆزی کردووە کاتێک کە ئیمامی مەکە ئەم هەموو خەڵکە کە دێت و دەچێت لە پێش بانگەکە کە بانگەکە دەوترێ تا ئەنازەیە ئەوەستن کە کاتێ ئیقامەی نوێژەکە دێ هەمووی ئەوەستێ کە گوێیان لە ئیمامەکەی ئەڵێ ئیستەو وەتەسیلو ڕێک ڕاوەستن و پاڵ بن بەیەکەوە حرەکە ئەوەستێ و هەموو ئەم خەڵکە بە شێوازێکی جوان کە لە سوورەکە بینرێ ئەو ئیمامەوتی چی ڕێک بۆستن و پاڵ بن بەیەکەوە بە قسە یەک ئیمام ئەو چەند ملیۆن نەفەرە ئەو چەند هەزار نەفەرە ئەو هەموو خەڵکە لە حرەکە کەوتو وەستا دەڵێن بەڵێ ئەوە فەرمودەی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام کە پێغەمبەری خوا کاتی ئیقامەی نوێژی دابەست ئەی فەرموو ڕێک ڕاوەستن و پاڵ بن بەیەکەوە ئەڵێ ئەمە پێغەمبەرێک بێ ئابە و شێوە دوای 1400 ساڵ کاریگەری قسەکەی مابێ ئێستش لە دەمی ئیمامێکەوە ئەو قسە دەرچێ ئەو خەڵکە ئیلتیزامی پێوە بکەن ئێمە مجتەمەعی ئەوروپی بەو هەموو سەرمایەوە کە هەمانە بەو هەموو هەوڵە کە ئەیدەین هێشتا مجتەمەعەکەمان کۆمەلگاکەمان داڕماوە لەبەردەم قەیرانی ئەخلاقیە لەبەردەم قەیرانی ئابووریە لەبەردەم قەیرانی دووری لە یەکتریە باوک لە ئەولاد ناپرسێ ئەولاد کە تەمەنی گەشتە 18 ساڵ نازانێ لە کێوە هاتووە ئەو بەجیاژی ئێمە بەدەست ئەم هەزارەها قەیرانەوە ئەتلێینەوە بە فەرمودەیەکی پێغەمبەر لە دوای 1400 ساڵ ئەوا بوەستن والله شیاوی ئەوەی ئەم دینە دوای بکەوی بۆیە ئەگەر ژیانی سەرمایەدار و ژیانی خاوەن عیلم و زانست و ژیانی ئەو کەسە ئەوروپی و گەورانە بخوێنیتەوە هەمویان ئیعتراف بەوەکەن بەرنارد شۆ دەڵێ ئەگەر محەممەدی پێغەمبەر بە زمانی ئەوەوە عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر زیندوی کەیتەوە بەقەدەر یەک
یەک قاب قاوە یەک کوب قاوە چەندێکی پێ بچێ خواتەوە لە مدەیەکی زەمەنی کورتی ئەوا توانێ ئاو بکە بەسەر ئاگری ئەم سەردەم و عەسرە پڕفیتنە و ئاشوبە بۆیە ئێمە ئەمڕۆ پێویستمان بە گەڕانەوەیە و پێویستمان بە وەفایە و پێویستمان بە شوێن پێ هەڵگرتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تا تیماری دەردەکانمان بێ وەڵڵاهی بە گەڕانەوەمان خەمەکانمان نامێنێ و پێویستمان بۆیە مجتەمەعی ئیسلام بەرەو ڕووی کافرانی قوڕەیش ئەی فەرموو قول و لا ئیلاهە ئیلا الله تفلیحوا یعنی مرۆڤ بە وتنی لا ئیلاهە ئیلا الله هاتنیە نێو ئەم بازنەی پەیامەوە تووشی بەختیاری و شادمانی ئەبێ بێگومان پیامبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە سەرەتای زۆرێک لە غەزاکانیشا بانگی کافرەکانێک کرێ و ئەمە دینی خوایە ئەمە شەریعەتی خوایە ئەمە ئاینی خوایە خوا وعدی داوە هەر سەرەکەوێ حتى خەمخۆری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ هەر یەکێ لەوانەش کە ڕۆژێ لە ڕۆژان ئازاری لە خۆی سەحابەیە دوورخست بێتەوە لە غەزای بەدرە کێکەم غەزای یەک لاکەرەوەیە کە پیامبەری خوا فەرموێ خوایە ئەگەر ئەمڕۆ ئەم کۆمەڵە تیا بچن ئیتر لەسەر ئەرزا سوژدە بۆ تۆ نابرێ ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە وعدی پێداوە سبحان الله پیامبەری خوا سەحابەکان بانکە سیر خەمخۆری و وەفای پیامبەر صلی الله علیه وسلم حتا بۆ کافر و بێ باوەڕەکانیش سەحابەکان کۆکاتەوە ئەفەرموێ من لقی ئەبا البەختەری فلا یقتله ئەبا البەختەری یەکێک بوو لە کافرەکان لە مەکا خەڵکی لە پیامبەر دوورە خستەوەی بابە بۆ عەزیەتی دەن بۆ زەحمەتی دەن بۆ خۆی دینێکە کە خوا بۆی ناردووە و بە گومانی خۆی قەناعەتی وایە بەڵێ من قەناعەتم نییە شوێنی ناکەوم بەڵام ئەو قەناعەتی وایە بۆ شوێنی بۆ ئازاری ئەدەن پیاوێکی بە ئینساف بووە تا ئەو کاتە دەڵێ پیامبەری خوا صلی الله علیه وسلم کە بانگ ئەکا لە سەحابەکان ئەڵێ هەر کەس لە ناو کافرەکانە لە ناو گەرمەی شەڕێکا گەشت بە ئەبا البەختەری نەیکوشی سبحان الله ئەڵێ یەکێ لە سەحابە لە ناو جەرگەی شەڕا پێیەگا ئەڵێ لاچۆ من شەڕ لەگەڵ تۆ ناکەم پیامبەری خوا فەرموویەتی مەیکوش پشتی تێیەکە لە پشتەوە ئەبا البەختەری شمشێرێک هێرێتەوە کە بیدا لە سەحابەکە شەهیدیکە لێی هەڵەگەڕێتەوە شمشێرێکی لێداوای کوشی دوای غەزاکە ئەمە بۆ پیامبەری خوا گێڕێتەوە عەلەیهی سەڵات وسەلام پیامبەری خوا فەرمووی خوا لێت خۆش بێ هەر نەتکوشتایە سبحان الله بۆ چونکە لە فڵانە ساڵ و کاتا لە مەکا ئەو چاکەی لەگەڵ ئێمە کرد خەمی پیامبەر عەلەیهی سەڵات وسەلام حتا بۆ بیاباوەڕ و بۆ کافرەکان و بۆ ئەوانیش ئەوە بوو دەی لە فەتحی مەکا چ جوابی قڕیشی دایەوە اذهبوا فأنتم الطلقاء کێ اذهبوا کێ بڕوا کێ ئازاد بێت سەرانی قڕیش ئەوەی کە وەک وتمان 13 ساڵ هەر لە مەکانیان ئیسراحەت بکە ئەی لە دوای ئەوە ئەیانویست لە مەدینەش ئیسراحەت نەکە ئەی ئەم هەموو سەحابە کە ماڵ و مڵکیان داگیر کرا ئەی ئەو هەموو لێدان و تەعزیبە کە ئەدرا کە ئەو هەموو قسە ناشیرین و بوهتان و تۆمەتەی ئەیان خستە دوای پیامبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی گومانتە بن چیتان لێ بکەم ئەزانن مامەڵە لەگەڵ کیاکەن ئەزانن ڕوبەڕووی چ پیامبەرێ بوونەتەوە عەلەیهی سەڵات وسەلام وەڵا گومانی خێر پێ بێن قالوا خەیرا پیامبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی بڕۆن ئازاد جنابی مامۆستا هەر ڕێباز و ئایدۆلۆژیای غەیری ڕێباز و بەرنامەی پێغەمبەری خوا و پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ ئەتوانین بڵێن تا لێواری قبر لەگەڵ مرۆڤایە ژیانی ڕازێنێتەوە وعد و بەڵێنی زۆری داتێ بەڵام کە ئەبینی یەکێکی وەکو وەفایی ڕوو لە پێغەمبەری خوا کە صلی الله علیه و سلم تووبی خوددا قوربان و هاوارم وەرە ئەو دەمەی بێکەس ئەمێنم دەبمە لوقمەی مارومور یعنی لە ناو قەبرا تۆ هاوارن بە فریان وەرە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە بەیعەت لە هیندی ژنی ئەبوو سوفیان وەرەگرێ ئەڵێ لە بەرامبەرا چیم هەیە پێغەمبەری خوا وعدی دنیا و ماڵ و سەروەت و سامان و پێگەی سیاسی بە کەسی نەداوە بەڵکو ئەڵێ ڕەزامەندی خوا و بەهەشتی خوا صلی الله علیه و سلم پێویستی پەیامی پێغەمبەران ئایا بۆ هەر ئەم بۆ 70 ساڵەی دنیاە و هەر بۆ بەڕێکردنی ژیان و کرێدان و نازام سیارەکەمان چۆن ڕاک بگرین و چۆن لەگەڵ مرورات تەعامل بکەین چۆن لەگەڵ دراوسێت تەعامل بکەین یا گونجێ ئەمە تەنها مەدخەلێک بێ بۆ ئاراستەکردن و ئەم پێویستی و زەروریەتە زیاتر بۆ شوێنێکی تر و بۆ مەیدانێکی زۆر گەورەتر بێ پێویستی پەیامی پێغەمبەران هەرتەنها بۆ دنیاە بێگومان نەخێر بەختەوەری ئیسلام و شریعەتی ئیسلام و بانگەوازی پیامبەر صلی الله علیه وسلم چەندە بۆ دنیاە بۆ ئەوەی کە ئاراستەی ژیانمان بەباشە بێ چەندێ بۆ ئەوەیە کە لە دەردەسەریەکانی ژیانی دنیا بەدوور بین دوو هێندەش بۆ ئەوەیە کە لە ڕۆژی دواییە لە ڕۆژی قیامەتە لە ناز و نیعمەتەکانی خوا بێبەش نەبین و لە دەردەسەری و ئازارەکان بەدوور بین مامۆستا سەعیدی نورسی هەزار ڕەحمە لە قەبریە فەرمووی ئەگەر کەسێ لە دنیا تەمەنی دنیایی نەک 60 70 ساڵ
تەمەنی لە دنیا 1000 ساڵ بێ واتە 1000 ساڵ لە دنیا بژی لە مدەی ئەم 1000 ساڵا دڕکێ نەچێ بە قاچە لە مدەی ئەم 1000 ساڵا تووشی هەڵامەتێ نەبێ لە مدەی ئەم 1000 ساڵا نەهامەتیەک نێتە ڕێگەی مدەی ئەم 1000 ساڵەی تەمەنی لە پاشایەتی و لە خۆشگوزەرانی و لە ئیسراحەتا بابەڕێ خۆشی و ئاسوودەیی و ناز و نیعمەتەکانی ئەم 1000 ساڵەی دنیا ناگا بە 1 سەعات خۆشیەکانی بەهەشت خوا لوتف لەگەڵ ئینسانا بکە لە ڕۆژی دواییە بیخاتە بەهەشتەوە 1 سەعات خۆشیەکانی بەهەشت لە 1000 ساڵ تەمەنی دنیا زیاتر ئەمە ئەوەمان پێ ئەڵێ کە بەختەوەری ئینسانەکان کە بانگەوازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چەندە بۆ ئەوە بۆ لە دنیا ئێمە لە دەردەسەریەکان بە دوور بین چەندە بۆ ئەوە بۆ کە ئێمە لە دنیا ژیانێکی بەختەوەریمان هەبێ دوور بین لەو نائەدالەتی و نایەکسانی و زوڵم و ستەم و نادادپەروەری و ڕق و بغز و قین و یعنی بەڕاستی ئەوانەی کە دوورن لە بانگەوازی ئیسلامی بەردەوام لە ڕقاژین لە قیناژین لە بغزاژین بەداخەوە خەریکی چاڵ هەڵکەندن بۆ یەکتری ئێمە مێژووی ژیانی زۆرێکیانە خوێنینەوە ئێمە ئەو کتێبانەی کە بە دەستی خۆیان و بە دەمی خۆیان و تویانە و ئێستا خستویانەتە بەرچاوی ئێمەوە ئێستا دەزانین و باشیشمان دەزانی کە ژیانی ئەمانە مادام دوورە لە بانگەوازی ئیسلامەوە دوورە لە عەدالەتی ئیسلامیەوە دوورە لەو میهرەبانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێمان دەڵێ چۆن میهرەبان بن بەرامبەر بە یەکتری کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرموێ لەیسە منا من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا ولا ئێمە نییە کەسێ ئەگەر بەزەی بە بچووکانەیەتەوە و ڕێز لە گەورە نەگرێ ئاخر خۆ ئەم ڕێز و بەزەی و ئەم ئیحتیرام و ئەم پەیوەندیە کۆمەڵایەتێ لەما بین بچووک و گەورە لەما بەن دایک و ئەولادا هەر تەنها بۆ دنیا نیە بۆ دوا ڕۆژە ئەم نەسیحەت و ئامۆژگاریانەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئامۆژگاریمانەکە باش بن لە دنیا مامەڵەتان با باش بێ لە دنیا حرام مەخۆن پەنا بۆ حرام مەبن پەنا بۆ موچەی حرام مەبن پەنا بۆ پارەیە مەبن کە بە ناشەرعی بێتە گیرفانتانەوە چونکە ئەبێ بە ئاگر بۆ ژیانی خۆشتانەوە بۆ مناڵەکانشتان بە حەڵاڵی بژین بە حەڵاڵی بمرن چونکە ژیانتان لە دنیاش و لە دوا ڕۆژی شابەختەوەرە باشە ئەوانەی کە ژیانی ئیسلامیانە و ژیانێکی موسڵمانانە و ژیانێکی سەحابیانە و ژیانێکی مولتەزیمانە بەڕێوە ئەبن بەختەوەرەکەیان چەندێکە لە دنیا دوو هێندە لە قیامەتا دڵیان خۆشە ئێمە قەناعەتمان وایە ئەم قورئانە کەلامی خوایە ئێ لە قورئانە خوا وعدی پێداوین ئەوەی کە عەمەلی چاکە بکە ئەوەی کە ژیانی لە چاکا سەرفکە ئەوەی پەیوەندی لەگەڵ دۆستان و چاکانە هەبێ ئەوەی لە حرام بە دوور بێ ئەوە خوا لە قیامەتە ناز و نیعمەتی خۆشی بۆ ئامادە کردووە یعنی حرام نەخواردن حتا لە ناو مجتەمەعی ئیسلامیە گەشتۆتە ڕادەیە حەزەتی شێخ عوسمانی بیارە دەرەجەی عالی بێ دەڵێ لەگەڵ باوکمە بە سەفەرێکی ئیرشادی ڕۆشتین بۆ ئێران لە نزیکی سنە ڕێمان کەوتە باخ و بێستانێ ئەڵێ خاوەنی باخەکە سەبەتەیە ترێ بۆ هێناین و داینا لە بەردەسمانە دەڵێ وتمان ئەم ترێ شیرینە یا ترشە ئەوشتی جەنابی شێخ وەڵاهی نازانم چۆن تۆ خاوەنی ئەم باخەی خۆت ترێکت بۆ ئێمە هێناوە نازانی ئەم ترێ شیرینە یا ترشە وتی وەڵاهی قوربان کە خەریکی ئەم باخ و ڕەزە بووم ئالێرە لە سەرەتای لاوێتی و کۆرپەیی ئەم باخەوە کە ئەم باخەم ئالێرە ئەچاند پیاوێ ئابەیرا تێپەڕی پێش 15 ساڵ لەمەوە پێش وتی مام حاجی مام فڵان کەس خەریکی چیت یعنی ئەتەوێت لە بەرهەمی تۆ تەمەن بمێنێ تا بەرهەمی ئەم باخە خۆی وتی تەلاقێکی پیا کێشاوتی سێبەسێ تەلاقی فڵانە کەس کەوتبێ لە بەرهەمی ئەو باخە تۆ ناخۆی ئەڵێ سوێن بخوا 15 ساڵە باخەوانم لەبەر ئەوەی تەلاقی ئەو پیاوە نەکام مابێت و تەلاقی بکەوێ لەبەر خاتری خوا لە تریەی ئەم باخی خۆمم نەخواردوو ئێستا نازانم ئەو ترێ شیرینە یا ترشە لە بەردەستی جەنابتا دامناوە ئەم جۆرە لە زۆدکردن ئەم جۆرە لە پەیوەندی بەستن لەگەڵ خوا ئەم جۆرە لە خۆشەویستی بۆ بەندەکانی خوا بۆ عەبدەکانی خوا بۆ کۆمەلگا و مجتەمع ئەم قەناعەتە دووری لە حرام و حەڵاڵ ئەم قەناعەتە بەوەی کە ژیانی دنیا هەرچی بێ ئەبڕێتەوە کارکردن بۆ بەهەشتی خوایی وەکو مامۆستای نورسی فەرمووی
یەک سەعات خۆشیەکانی بەهەشت لە 1000 ساڵ تەمەنی پاشایەتی و خۆشی تەمەنی پاشایەتی دنیا زۆر زیاتر. زۆر ڕاستە. جنای مامۆستا ئەوانەی کە ئاگادارن و وەکوە لە دوای قەناعەتی خۆیان هێشتا پشت لە پەیامی پێغەمبەران و ڕوو لە نوری پێغەمبەران و پەیامی پێغەمبەران وەرەچەرخێنن، ئەمانە چه مەسیر و سەرنجامێکیانەیە. مرۆڤێک بە ئاشکرا ئەزانێ پەیامی پێغەمبەران ڕاستە، ڕێگەی ڕزگاری و نەجات و بەرەو خواچوونە، ڕێگەی ئەوەی کە قورآن فەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا، یعنی هەم بۆ دنیا کولەمەرگی و هەناسە ساردانە ناژی و لە قیامەتیشا خوای گەورە بە کوێر و نابینایی حەشری ناکە. تا چەند مرۆڤ پێویستە دوای پەیامی پێغەمبەران بکەوێت و ئەوانەی کە پشت لە پەیامی پێغەمبەران ئەکەن و ڕوو لە پەیامی پێغەمبەران وەرەگێڕن، چ مەسیر و سەرنجامێکیانەیە؟ وڵاهی بە بەرچاومانەوەی لەم سەردەمی عەسری تەکنۆلۆژیا و پێشکەوتنی تەکنۆلۆژیای ئێمە ئێستا دنیا وەکو گوندێک نەوەکو ماڵێک نەوەکو یەک ژووری بچووکیشی لێ هاتووە. ئێمە دەزانین مجتەمەعی ئەوروپی بە عینوان کە مجتەمەعێکی پێشکەوتووە، مجتەمەعێکی حەزاریە ئەمڕۆ باس ئەکرێت لە ڕووی دەروونەوە، چونکە ئیلتیزامیان لە ڕووی فکریەوە، چونکە ئیلتیزامیان بە شەریعەتی ئیسلام و بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە نییە و پشتیان هەڵکردووە چ باجێکی گەورە دەن. باجی گەورە لە چ ڕوویەکەوە؟ لە ڕووی ئەخلاقیەوە، لە ڕووی ئابووریەوە. ئێستا ئەم سەردەمە سەردەمی سەرمایەداری چ باجێکی گەورەیان داوە ئەوان. ئایا ئەگەر سەردەمی سەرمایەداری ئەوروپی ئەمڕۆ بەراورد کە لەگەڵ ئابووری ئیسلامیە، ئەگەر ئابووری ئیسلامی ئەمڕۆ پیادە بکرێ، ڕیبا حرام کرێ، حرام ئەکرێ، غەش و خیانەت کە پێغەمبەری خوا فەرمی ئەمە ڕیبا، قورئانە فەرمی ڕیبا حرامە، پێغەمبەری خوا فەرمی من غەشەنا فەلەیسە منا، چاڵ هەڵکەندن و خیانەت نەبێت، بندیوار حرام بکرێ، بالضبط معاشی بندیوار و پەنانەبردن بۆ گیرمان خواردە بەدەستیەوە لە وڵاتی خۆمانە. وەک عەرزم کردی پێشووتر، قوربانی زۆرێک لە کارەساتەکانمان پەنابردنە بۆ ئەو حرامان. ڕاستە. قوربانی زۆرێک لە کارەساتەکانمان ئەوەیە کە ئێمە دوور کەوتینەتەوە لە ڕێبازی ئیسلام. وەکو ئەوروپا ئێستا ئەگەر لە ڕووی حەزاریەوە لە ڕووی فیزیکیەوە بڵێن وەڵا ئێمە تۆزێک ئەوە پێشکەوتوین، بەڵام لە ڕووی دەرونیەوە ڕووخاون، لە ڕووی دەرونیەوە ئێستا باجی گەورە دەن. ئێستا سەیری وڵاتێکی عیملاقی وەکو بەریتانیا لە هەوڵی چیایە؟ لە هەوڵی ئەوایە نازانم شتێک هەیە بڵاوە دەڵێن ئەمە باجی گەورەی داوە لە وڵاتەکانە وەکو فەیسبوک و وەکو یەکێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە، هەڵە نەبم تیکتۆکی پێڵێن چی پێڵێن، لە هەوڵی ئەوایە کە ئەمە لە بەریتانیا بوەستێنێ. ڕاستە. یعنی ئێستا وەزارەتی پەروەردەی بەریتانی ئامادەکاری داوە و نەسیحەت و ئامۆژگاری داوە بە باوکو دایکەکان بە مناڵەکانیان کە ئەچن بۆ قوتابخانە ئاگاتان لێبێ بە هیچ شێوازی ئەو تۆڕە کۆمەڵایەتیە بەکارنێن. بۆ چونکە باجیان داوە. لە ڕووی ئابووریەوە وەکوتم ئێستا سیستەمی سەرمایەداری چ باجێکی گەورەی پێداون. چەندەها بانکی گەورە هەیە هەرەسی هێنا. ڕاستە. ئێستا ئەوانەی کە دوور کەوتونەوە لە شریعەتی ئیسلام لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی خێزانیەوە، یعنی بەداخەوە ئێستا ئەو ڕۆحیەتە کۆمەڵایەتی و خزمایەتی و کەسایەتی و پەیوەندیە بنەماڵە و عەشیرەتی و کەسایەتی هەیە لە مابەینی مجتەمەعی ئیسلامیە لە وڵاتە ئەوروپیەکانە نییە. هۆکارەکەشی ئەوەیە کە باجی گەورەیان داوە کە بە پەیامێکی ئیسلامیانە بە مەرج و شەڕتێکی ئیسلامیانە چیان نەکردووە؟ نیکاحیان نەکردووە. یەکە نیکاحی لەسەر ئەساسی ئیسلامیانە نەبێ باجی گەورە درێ، ینی ئافرەتێ بیەوێ هەر مانگێ لەگەڵ ڕێزما هەر شەو کات و ساتێ لەگەڵ کەسێکا بێ، دوای تااقەتی نەماخوا حافیزی لێ بکە، ئەمە دواتر تووشی داڕوخان ئەبێ، تووشی کارەسات ئەبێ، تووشی ماڵوێرانی گەورە ئەبێ. بۆیە نەک لە وڵاتانی دەورەوە، لە هەر مجتەماعێکە، لە هەر کۆمەڵگایەکە، لە کۆمەلگاکانی ئێمەشا سەیری کە ئەوەی ئیلتیزامی ئیسلامی نییە، وەکوتم کۆمەڵایەتی نییە، بەداخەوە باجی گەورەی داوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی خێزانیەوە، لە ڕووی پەروەردەییەوە، لە ڕووی ژیانی ڕۆژانەیەوە باجی گەورەی داوە. بۆیە تاقە چارەسەرمان گەڕانەوەیە بۆ ڕێبازی ئیسلام و بۆ شریعەتی ئیسلام بۆ شوێن پێهەڵگرتنی پیاغەمبەری ئیسلام عەلەیهی سەڵات وەسەلام. جنای مامۆستا کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە، بەرەو یادی مەولودی لەدایکبوونی پێغەمبەری خوا هەنگاو هەڵەیهێنینەوە صلی الله علیه وسلم. خوای گەورە لەبەر خاتری ئەو مانگە پیرۆزە فەڕ و بەرەکەت و
و لەش ساغی و دوورکەوتنەوە لە کۆرۆنا بڕێژێ بەسەرم کۆمەڵگەی ئەمەیە کە ڕۆژەی مەرگی دۆستێک و زیزێکمانە بیستین. من پێم خۆشە پەیامی بەڕێستان وەکو میلادگرێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمساڵ ئێمە چۆن تعامل لەگەڵ ئەم یادا بکەین. جاران خەڵک ئەگونجا بۆ منە هەمومان لە مزگەوتەکانە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆیە کردینەوە و بەشداری مەولودنامەکان و ئەو دعوەتیانەمانە کرد کە خەڵک لە ماڵەکانی خۆیانە وەکو حرمەتێ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمان گێڕا. ئەمساڵ کۆرۆنا ئەگونجێ هەڕەشەیەکی مەترسیدار بێ تەنانەت لەسەر نوێژێکیش کە مەتر و 2 مەتر بینی نوێژ خوێنەکان بێت. پەیامی بەڕێستان چییە و چۆن تعامل لەگەڵ ئەم یادەدا بکەین کە ئەگونجێ 10 تا 12 ڕۆژی تر داخل بە مانگی پیرۆزی ڕەبیع الأول بێت. من قەناعەتم وایە لەو چەند ڕۆژەی کە ماومانە بەرەو ڕووی مانگی لەدایکبوونی پێغەمبەر ڕۆین عەلەیهی سەڵات وەسەلام ئەمساڵ جیاواز لە ساڵانی پێشوو بەرکەوتنمان نەبێ و کۆڕەکانمان لە ماڵا ساس بکەین. من قەناعەتم وایە هەر خانەوادەیە هەر دایک و باوکێکی بەڕێز کتێبێک لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ خۆی و ماڵ و مناڵەکەی لە ماڵا بخوێنێتەوە، چونکە کۆبوونەوەکانمان چ لە ماڵەکانە بێ بە قەرەباڵغی و چ لە مزگەوتەکانە بێ ڕێنمایە تەندروستیەکان بەداخەوە ئەوە ڕێگەمان نادا و ئومێد دەکەین لە مانگی لەدایکبوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئیلتیزاماتی زیاترمان بە سونەتەکانی پێغەمبەرەوە بێ، سەڵاوات زۆر لەسەر پێغەمبەر بدەین، سونەتەکانی پێغەمبەر جێبەجێ بکەین و حەبەتمان بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێ بکەینەوە و لە مانگی ببوورە مەولودا زۆر داوای ئیستیغفار بکەین و زۆر داوای لێبوردن بکەین کە ئێمە ئەگەر کەم تەرخەمێکیشمان هەبوو بێ لە جێبەجێ نەکردنی سونەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پەیمان بین کە ئیتر ئیلتیزام بە سونەتەکانی پێغەمبەرەوە بکەین و باشترین جۆرێکی مەولونامە ئەمساڵ ئەوە بێ کە وەکوتم ماڵەکانی خۆمان بە خۆمان و خاوخێزانەکانی خۆمان نەک لە قەرەباڵغی دروستکردن چ لە مزگەوتەکانە بێ چ لە ماڵەکانە بێ بۆ ئەوەی بتوانین کەمترین ڕێژەی کۆرۆنا تۆمار بکرێ و لە مانگی مەولودیشە وەکوتم دوعا بکەین بە کوڵ دوعا بکەین کە خوای پەروەردگار کۆتایی بەم ڤایرۆسە لە وڵاتی ئێمە بهێنێ و وەکو جەناب فەرموو چیتر مەرگی ئازیزەکانمان دۆستەکانمان خۆشەویستەکانمان نەبینین ئینشاءڵڵا. جەنابی مامۆستا زۆر سوپاس دەکەم، خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە و ئینشاءڵڵا پەیامی پێغەمبەران و پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم خوا بیکاتە مەشخەڵ و چرایەک بۆ کۆمەڵگە و بۆ ڕێڕۆشنکردنەوەی ئەو دڕک و داڵی کە ئێستا کۆمەڵگەی مرۆڤایەتی تەنیوە. زۆر سوپاسی بەڕێز دەکەم. وەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمودەیەکەیە کە خوای گەورە فەرموویەتی لەبەر حورمەتی تۆ من بەڵای ئاسمانی و زەمینی و بەڵا لە ناوبەرەکان لەسەر ئومەتەکەت هەڵدەگرم. ئێمە لە دەروازەی مانگی پیرۆزی مەولودا داوا لە خواکەین لەبەر ئەو حرمەتەی کە لە نێو 124,000 پێغەمبەری خۆیان لە پێغەمبەری ئێمەی ناوە صلی الله علیه وسلم و لە ئومەتەکەی ئەویشی ناوە خوای گەورە بەڵا و موسیبەت و ڤایرۆسی کۆرۆنا لەسەر کۆمەڵگەی مرۆڤایەتی بەگشتی و کۆمەڵگەی کوردستان و کۆمەڵگەی موسڵمان بە تایبەتتر هەڵگرێ. خوای گەورە شفای نەخۆشەکانمان بدا، قەرزی قەرزارەکانمان بۆ ببژێرێ و کۆتایی بە بەڵا موسیبەتەکانی کۆمەڵگە و ڕۆژگار بێنێ. تا بە یەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان دەسپێرم، خواتان لەگەڵ.